بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان بەختەوەر بکات. داواکارم لە الله سبحانه وتعالى دڵەکانمان پاک بکاتەوە، ئیخلاص و سەواب بکاتە ئیشەکانمانەوە. دیارە خۆم بە خۆشحاڵە زانم لە دیدارێکی ئاوادا بە مامۆستایانی خۆشەویست، فێرخوازانی ئازیز بگەینەوە بۆ پێشکەشکردنی بابەتێک بە ناوی پەروەردەی تیۆری و کردداری پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ نزیکبوونەوە لە پەروەردگار. دیارە دەستخۆشیم بۆ ڕێخەرانی ئەم دیدارە هەیە. خوای پەروەردگار پاداشی خێریان بداتەوە. ئەو مامۆستا بەڕێزانە دیارە گومانی چاکەیان بە بەندە بردووە بۆ ئەوەی ئەم بابەتە پێشکەش بکات. خوای پەروەردگار پاداشتی خێریان بداتەوە. بابەتەکە ئەگەر تەماشا بکەین باسی پەروەردە دەکات کە پرۆسەیەکی زۆر گرنگە و پرۆسەیەکە ئەبێ هەموو تاکێک گرنگی پێ بدات و بە تایبەتی بانخوازان و فێرخوازان و هەروەها دایکان و باوکان یان هەر کەسێکەوە لە جێگایەکە ئەبێ گرنگی بە بابەتی پەروەردە بدات. هەر تاکێک ئەگەر بێوێ سەرکەوتوو بێت، بێوێ گەشە بکات، بێ ئەوێت ڕۆڵی بەرچاوی هەبێ لە ناو خێزانی خۆی، لە ناو کۆمەڵگەی خۆی، دەبێ گرنگی بە پەروەردە بدات. و هەروەها هەر کۆمەڵگەیەکیش بێ بەرەو پێشەوە بچێت دەبێت گرنگی بە پرۆسەی پەروەردە بدات. و هەر ئومەتێکیش لەسەر ئاستی ئومەتیش ئەگەر بێوێ بەرەو پێشەوە بچێت، ڕۆڵی هەبێت، هەیبەتی هەبێ، ئەبێ گرنگی بە پەروەردە بدات، چونکە ئەساس و بنچینەی هەموو کۆمەڵگەیەک، هەموو تاکێک چییە؟ پەروەردەیە. بۆیە ئەم بابەتانە بەڕاستی جێی خۆیەتی زیاتر ئێمە گرنگی پێ بدەین و دەستخۆشیشمان هەیە دووبارە بۆ ڕێخەرانی ئەم بابەتانە کەوە ڕۆژ تا ڕۆژ دێت گرنگی پێ ئەدرێت و بابەتەکانیش ڕەنگە و هەمە جۆرە. بۆیە ئینسان تووشی مەلەل نایەت. بەڕاستی کە کاتێک دێت دانیشێت لە سیمینارێک، لە دیدارێک، لە کۆڕێک باسی ئەو بابەتانە دەکات بۆ ئەبێت بە ئەو پەڕی دڵخۆشیەوە، دڵفراوانیەوە گوێ لە بابەتەکە بگیرێت. ئینجا لەبەر ئەوەی هەر لەو بابەتە بەشێکی تایە، بەشی کردداری، ئەوە زۆر گرنگە کەوا ئێمە زیاتر گرنگی پێ بدەین، ئەهمیەتی پێ بدەین، لەبەر چاومان بێ لە ڕۆژانە جێبەجێ بکەین. ئەگەر ناونیشانەکە تەماشا بکەی وەکو باسمان کرد، باسی پەروەردەیە و هەروەها باسی پەروەردە لەلایەن نەزەری و عەمەلیەکەیەوە و بزانین لە کێش هەڵەسێت بەو پەروەردەیە کە دیاری کراوە کە پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم هەدەفەکەش چییە ئازیزان؟ نزیک بوونەوەیە لە پەروەردگار. یعنی بابەتەکە بۆ خۆی گرنگە. باسی پەروەردەیە، باسی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، باسی نزیک بوونەوەیە لە الله سبحانه وتعالى. ئێمە دەزانین کە الله سبحانه وتعالى بۆچی خەلقمانی کردووە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئەمە ئەبێ هەموو ئینسانێک بزانن مانای عیبادەت یعنی چی. مانای عیبادەت ئازیزان تەنها ئەوە نییە کەوا ئێمە فەرایزەکان جێبەجێ بکەین و سنەتەکان جێبەجێ بکەین. ئەوە ئەساسە.
بەڵام بە شێوەیەکی تر فراوانتر ئەبێ باسی عیبادەت بکرێت تێگەشتنمان فراوانتر بێ بۆ عیبادەت پێناسەیەکی کورتی عیبادەت کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه يعني ناوێکە کۆکەرەوەیە بۆ هەموو شتێکەوە الله سبحانه وتعالى پێی خۆشە و پێی رازیە لكل ما يحب الله ويرضاه من الأقوال الظاهرة والباطنة يعني تو ئێستا ئەگەر تەماشا بکەی أقوال الظاهرة والباطنة هەر قسێکەوە دەیکەیت ئەبێ مەبەستت الله بێ سبحانه وتعالى هەر کردەوەیەکەوە دەیکەیت ئەبێ مەبەستت الله بێ سبحانه وتعالى تەماشا بکە ئەو کارێکەوە ئەنجامی دەدەی ئەو قسەیکەوە ئەنجامی دەدەی بزانە خوای گەورە پێی خۆشە خوای گەورە پێی رازیە ئەمە پێوەرێکی زۆر گرنگە هەر کاتێک ئێمە لە ناحی نەزەریەوە بردمانە ناحی کردداری و تەطبیقی ئەو کاتە تۆ دەزانیت کەوا ئیشەکانت مەزبوطە تەواوە ئەم ئیشەی کەوا دەیکەیت ئەم قسەی کەوا دەیکەیت ئەم کردەوەی کەوا ئەنجامی دەدەیت بزانە خوا پێی خۆشە بیکە پێوەەر با ئێمە تەطبیقیکەین ئەمە بزانە الله سبحانه وتعالى بەم ئیشەی کەوا من دەیکەم پێی رازیە ئەبێ ئەم مەفهومە جوانەمان هەبێ بۆ عیبادەت ئەبێ ئەم شتانە کەوا ئێمە ئەنجامی دەدەین لەم ژیانە کەوا وەزیفەی ئێمەیە کە وەکو ئینسان ئەم زەویە ئەم سەرزەویە ئاوەدام کاتەوە بزانە چی وەزیفەیەکە یعنی تۆ هەروە بیر مەکەرەوە کەوا وەزیفەکەت بەس ناو ماڵە و خاوێنی بکەیتەوە نە وەزیفەکەمان لەوە گەورەترە کەوا ئەم سەرزەویە خاوێنکەینەوە ئەم سەرزەویە ئاوەدان بکەینەوە ئەمە وەزیفەیەکی گەورەیە هەر کاتێک لەو بوارە تۆ ئیشت کرد قسەت کرد ئەوە چییە ئەچێتە قاڵبی عیبادەتەوە ئەچێتە قاڵبی عیبادەتەوە ئازیزان مەسەلەی نەزەری یان تیۆری چی ئەگرێتەوە پێناسەکەی پێناسەی زیاتر معریفەیە علمە جا بۆیە ئێمە سێگۆشەیەکمان هەیە ئەو سێگۆشەیە زۆر گرنگە کەوا گرنگی پێ بدەین سێگۆشەکە یەکەم چییە علمە زانستە معریفەیە فاعلم أنه لا إله إلا الله زانە فاعلم أنه لا إله إلا الله یەکەم جار علم دوایی سوچێکی ئەو سێگۆشەیە فەهمە تێگەشتنە دوای سوچەکەی سێمی کردارە تەطبیقە هەر علمێک ئەگەر فەهمی لەگەڵا نەبێ کردارەکە چۆن نەبێ هەڵە دەردەچێت بۆیە تەماشا دەکەی خەڵکانێک علمیان هەیە نەزەریە علمەکەیان بەڵام تێگەشتنی لەگەڵانیە هەر بوارێک بێت لە هەر بوارە حتا تطبیقی بێ علومە زانستیەکە تطبیقیەکانیش بێ و هەروە علومە شەرعیەکانیش بێ بڕوا بکەن کارەسات ڕوو دەدات ئەگەر تێنەگەشت بێ لەو علمەی کەوا هەیەتی یعنی کابرا ئەگەر پزیشکێک بێ فیتەرێک بێ نەجارێک بێت دارتاشێک بێت قەسابێک بێ هەر شتێک بێ ئەگەر علمەکەی هەبێ فەهمی نەبێت چۆن هەڵسێ بەو ئیشە کارەسات ڕوو دەدات حتا لە بواری شەرعیەکەش کابرا ئەگەر هات و دەقەکان لە قورئان و سنەت تێگەشتنی جوانی نەبوو وەکو تێگەشتنی سەحابە بۆ دەقەکان تێگەشتنی پێشینی ئەم ئومەتە بۆ دەقەکان کارەسات ڕوو دەدات لە کاتی تەطبیقکردنە پانمونەیە بێنینەوە سێ سەحابە چنە لای دایکی مانداران عائیشە پرسیاری چیەکەن پرسیاری عیبادەتی پێغەمبەرەکەن عەلەیهی سەڵات وەسەلام دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیانە فەرمێ ئاوها یەکێکیان وتی تەواو من هەتا بمێنم هەر شەو نوێژ دەکەم بە بەردەوامی یەکیان وتی بە ڕۆژوو دەبم یەکیان وتی تر تەواو من خێزان ناهێنم یعنی شتەکان هەمووی تەماشا بکەی کابرا هەر نوێژ دەکات بە ڕۆژوو دەبێت ینی لە عیبادەتی خوای پەروەردگارا دەبێ ئیشی چاکە بەڵام ئایا ئەم تێگەشتنە تەواوە نە تێگەشتنیەکی نەزەری بوو
حماسەتێ بوو عاتیفەتێ بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمەی بیست یەکسەر ڕوونی کردەوە بۆیان کەوا من بەو شێوازە نیم خێزانداریش دەکەم شەو نوێژش دەکەم و دەخەوم بە ڕۆژوش دەبووم و بە ڕۆژوش نابم من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد هەر شتێکەوە داهێنانێک لە بواری عیبادەتە کەوا بکرێت بە پێچەوانەی قورئان و سونەت بێ ئەوە چییە ڕەت دەکرێتەوە وەرناگیرێت جا بۆیە مامۆسایان بواری نەزەری جیاوازە لە بواری کردداری ئەبێ ئەو فەهمەی لەگەڵا بێت علمەکە فەهم اینجا دوایی تطبیق کابرا عالمە فاهمە بەڵام لەسێرەکەی لە تطبیقا لە کردارە کۆڵەوارە عالمە زۆر زانایە لە هەموو بوارەکانە بەڵام وەرە لە باری تطبیقیەوە تەماشای بکە کۆڵەوارە جێبەجێی ناکات ئەویش بۆ خۆی خەلەلە نە ئەبێ هەر سێ بابەتەکە بە جوانی ئێمە وەریگرین جا بۆیە ئەم بابەتە ئەوە دەگرێتەوە یعنی تەماشای بکەن هەر لە واقعی خۆمان ئێستاگەر قوتابیەک فێرخوازێک خوێندکارێک کە کاتێک ئیتر نزیکە بێتەوە لە تەخەڕوج باشە لە هەر بوارێکا بێ چی پێ دەکەن ئەڵێن کاکە تۆ نەزەرێکەت وەرگرتووە ئێستا کاتی تەطبیقە مانگێ دوو مانگەڵێ بڕۆ فەرموو تەطبیق بکە لە قوتابخانەکان تەطبیق بکە لە نەخۆشخانەکان ئەوانەی کەوا پزیشکن تەطبیق بکە بۆ ئەبێ فێری کات چونکە کافی نییە نەزەری کافی نییە علمەکە ئەبێ لە بواری کردداریە جێبەجێ بکرێت ئێمە گەر تەماشا بکەین پەروەردەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بوارەکانە بۆ شێوازە بووە علمی بەخشیوە بە کێ بە سەحابەکان یەکەم جار خۆی تەطبیقی کردووە جێبەجێی کردووە نەهی لە شتێک کراوە لە قورئانە خۆی جێبەجێی کردووە وازی لێ هێناوە سەحابەکانیشی بەو شێوازە پەروەردە کردووە اینجا بۆیە زۆر گرنگە ئێمە لە بواری نەزەریەکە لە بواری تیوەرێکە ئەبێ بەڕاستی ئەو علمەمان هەبێ و تێبگەین و جێبەجێشی بکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە سەحابەی پەروەردە کردووە اینجا مەبەستەکەش کەوا زۆر گەورەیە ئامانجێکی زۆر گەورەیە کەوا چییە نزیکبوونەوەی لە ئەڵڵا سوبحانە وتەعالە نزیکبوونەوەیە لە ئەڵڵا سوبحانە وتەعالە هەر بۆ خۆشی بۆی کە تووشی مەلەلیش نەبن 5 کتێبم هێناوە دوای 5 پرسیار دەکەین ئینشاءڵڵا وەکو دیارێک دەیبەخشین بەو خوشکانە یان ئەوبرانی کەوا وەڵامی ڕاست بزانن جا بۆیە گوێ لە بابەتەکە بگرن ئینشاءڵڵا تەعالە ئێمە گەر تەماشا بکەین الله سبحانه وتعالى دەربارەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چیمان پێ فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة ابن كثير رحمتي خوای لێ بێ دەفەرمێت ئەم ئاەتە ئەسڵە بۆ اقتیداکردن بە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە چیە لە ئەقوالیا لە ئەفعالیا لە ئەحوالیا ئینسان ئەبێ اقتیدا و تەئەسی بە پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام اینجا بۆیە یعنی ئێمە گەر بابەتەکەمان باسی پەروەردەیە پەروەردەکەش چۆن لە بواری نەزەری و تەطبیقیە کە هەدەفەکەش وەکو باسمان کرد چییە نزیک بوونەوەی لە ئەڵڵا سوبحانە وتەعالە ئەو دینە هەمووی بریتیە ئازیزان کە وەکو باسم کرد کە تۆ لە بازنەی عیبادەتی واتە هەموو ئیشەکانت چییە ئەبێ مەبەستت چی بێ لە ئەڵڵا سوبحانە وتەعالە نزیک ببیتەوە اینجا ئێمە ئێستا تەماشا دەکەین کە دامان ناوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئوسوەی ئێمە بێت قودوەی ئێمەیە اقتیدای پێوە دەکەین لە قسەکانیە لە ئەفعالیە لە ئەحوالیە اینجا بۆیە ئەگەر هاتو ئێمە تەماشای پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام تەماشای فەرمودەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم تەماشای سیرەت و ژیانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام ئەوەمان بۆ دەردەکەوێت کەوا هەموو ژیانی چی بووە هەموو ژیانی ئەوە بووە کەوا چۆن لە خوای پەروەردگار نزیک بێتەوە چونکە ئازیزان دەزانین دوو ڕێگا هەیە سێم نییە ڕێگایەک بەرەو بەهەشتە
ڕێگایەکیش بەرەو دۆزەخە ئەوەی کەوا ڕێگای ئیسلام و شوێنکەوتنی پێغەمبەر بگرێت صلی الله عليه وسلم ئەوە ئومێد دەکرێت کەوا خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی بیخاتە بەهەشتەوە ئەوەشی ڕێگای شەیطان و هەروەها مەدرسە و قوتابخانە و زانکۆی شەیطان بگرێت ئەوە دەیباتە ناو ئاگرەوە فەریق فی الجەنە وفەریق فی النار خوای گەورە پەنامان بدات یارمەتیشمان بدات کەوا لەسەر ڕێگایەک بین کەوا بەرەو بەهەشت بمان بە ئێمە هەموو ڕۆژێ ئازیزان لە نوێژەکانمانە دەڵێن اهدنا الصراط المستقيم وانە ئەو صراطن کێیە ئەو ڕێگایە صراط الذين أنعمت عليهم ئەوە ڕێگایەکە ڕێگاکەی تریشکەوە ڕێگای شەیطانە ئەوانەی کەوا گومڕان ئەوانەی کەوا خوای گەورە غەزەبی لێگرتون کێیە غير المغضوب عليهم ولا الضالين ئەمە هەموو ڕۆژێ ئێمە و دوعایە دەکەین کەوا ڕێگای شەیطانە ڕێگای و کەسانەی خوای گەورە وای لێکردوون کەوا خۆیان بەدەستی خۆیان شوێن کەوتووی ئەو ئیسلامان نەبن ئەوەتانێکە ڕێگای شەیطانە یا گومڕابن یانەوتانی الله سبحانه وتعالى غەزەبی لێگرتوون اینجا بۆیە ئێمە کە اقتیدا بە پێغەمبەرەکەین عليه الصلاة والسلام مەبەستەکە ئەوەیەکەوە نزیک بینەوە لە الله سبحانه وتعالى بزانین پێغەمبەر عليه الصلاة والسلام لەو بوارە ئایا چۆن سەحابەکانی پەروەردە کردووە چۆن ڕێنمایی ئومەتەکەی دەکات لە بواری نەزەریەکەیەوە لە بواری کردارەکەی یعنی ئەو ئاەتانەی کەوا دەیبیسن ئێمە دەزانین سەحابە ئەو خاڵەی زۆر گرنگە کە مەسەلەی کرداری و تەطبیقیە یەکێک لە نەخۆشیەکانی ئەو ئومەتە ئازیزان واللهی بریتیە لەوەی کەوا ئێمە زۆر دەزانین بەڵام لە بواری جێبەجێکردنە کۆڵەوارین سستین ضعیفین یعنی سە من لەم مەجلیسە پرسیارێ بکەم لە خۆشم پرسیار بکەم بڵێم حکمی غەیبەتکردن چییە کێ بزانێت دیارێکی دەدەینێ حکمی غەیبەتکردن چییە بە بەڵگەوە فەرموو وای جوانە ئەی لە فەرموودا هیچ لەبیر نییە کەس فەرموودەیەکی لەبیر نییە لەبەر نییە دەربارەی غەیبەت فەرماوەسە ئەوە ئاەتەکەیە لە سوورەتی حوجرات فەرموو باش وای ئەوە ینی لەبەرەوەی تاوانەکە چنێک گەورەیە بەو شێوازە وێ نەکراوە لە سوورەتی حوجراتە باشە ئیاکم والغیبە یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەتەدرونە مە الغیبە اینجا چییە غیبەت ذیکر ئەخاکە بیما یەکڕە یعنی بزانە دەقیقە ئیتر یانەوەتانێک کە لێرە ئەخاکە هەردووکی دەگرێتەوە بۆ خوشکانیش دەگرێتەوە مەبەستەوە نییە بڵێ خوشکان دەرباز بن لێی نەخێر بڵێن کاکە وەڵا بەسەوە باسی پیاو دەکا ذیکر ئەخاکە بیما یەکڕە یعنی ئەوەی کە براکەت خوشکەکەت پێی ناخۆشە چییە ئەوە غەیبەتە ئەگەر ئەوەی کە تۆ باسی دەکەی تیای نەبوو ئەبێتە چی بۆتان یعنی شتێکت بۆی هەڵواسیوە کابرا درۆزن نیە پێڵی درۆزن کابرا دایان پاکە تۆ ئەڵێ دایان پاک نییە ئەو هاچێتە بابی قەذفیشەوە یعنی بۆتانی بۆڵە بەسی جا بۆیە ئەو دوای ئینشاءڵڵا ماوەسا ئەو دوای وتارەکەمان هەدیەکان وەردەگرن مەبەستم چییە ماوەستایان ینی بەڕاستی ئێمە شتەکە دەزانین وانە بەڵام مەجالیسمان إلا ما رحم ربي خوا پەنامامدا سەرکەی مەجالیسمان غەیبەتی تایە بوتانی تایە بۆیە ناحی تەطبیقی زۆر گرنگە کەوا ئێمە
زیاتر گرنگی پێ بدەین کە کاتێک شتێک دەزانین جێبەجێ بکەین. جا بۆیە گەڕێمەوە بۆ پەروەردەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەسحاب کە کاتێک دە ئایەتیان دەخوێند تەجاوزیان ناکرد ئیلا ئیش بەو دە ئایەتە بکە، بزانە ئیش بەو دە ئایەتە بکەن. ئەمە پەروەردەیە، پەروەردەی کردداری بەو شێوازە دەبێت. یعنی تۆ ئاەتێک ئێستا دەیخوێنیت، ئێمە تقریبا مامۆستایان هەر ئەوانەی کەوا نیدا لە قورئانە زیاد لە تقریبا 80 نیدا هاتووە لە قورئانە، زیاتریش هەڕا بۆ 89 بە دقیقیان 89 یان 90 بەس بەم شێوازە یا ئەیها الذین ئامنوا. دی باشە ئەمە مخاطبەی کێ دەکات؟ ئەو کەسانەی کەوا ئیماندارن، کە کاتێک ئەم نیدایە ئەبیسیت لە قورئان، ئەمە ئەچێتە بواری چیوە؟ لێرە پەروەردەی کردداری لێرە تەطبیق دەبێت. یا ئەیها الذین ئامنوا. باش یەکسەر ئەبێ گوێی بۆ شل بکەم بزانم دوای ئەو نیدایە چی دێت. یان ئەوەتانێ ئەمرت پێ دەکرێت کەوا شتێکی باشە بکەی، یان ئەوەتانێ نەهیت لێ دەکرێت کەوا شتێکی خراپە نەکەیت، یان ئەوەتانێ باسی بەیانی حاڵەتێک دەکات. یعنی سە بۆ نمونە هەر لە سوورەتی حوجراتە زیاد لە شش نیدا هاتووە، 6 نیدا. باشە هەر لە سەرەتاوە بەچی دەست پێکە؟ یا ئەیها الذین ئامنوا لا تقدموا بین یدیه الله ورسوله. بزانە ئێجا دوای ئەوە هەروەها یا ئەیها الذین ئامنوا إن جاءكم فاسق بنبأ، وهروها يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن. وباسكاني تري ندايتر ئەمە چییە؟ داوات لێ دەکات کەوا تۆ دوای ئەوە جێبەجێ بکەی. باسی غەیبەت دەکات، غەیبەت مەکە. باسی ئەوە دەکات کەوا تۆ سەبرت هەبێ، ئەبێ سەبرت هەبێ. ئەمەیە مانای پەروەردەی کردداری. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە سەحابەکانی پەروەردە کردووە کەوا زیاتر لە بواری تەطبیقەوە نزیک ببنەوە، هەر نەزەری نەبێت. نەزەرێکە وەکو باسم کرد گرنگە، چونکە فاقد الشەیء لا يعطي. یعنی تۆ ئەگەر خۆت هیچ پێ نەبێ ناتوانی هیچیش ببەخشیت، ئەوە زۆر گرنگە. ئەو ڕێگایانە چییە کەوا ئێمە نزیکە کاتەوە لە الله سبحانه وتعالى؟ چی حەدیثێکی لەبەرە یان گوێی لێ بووە کەوا ئەگەر ئێمە ئەو ئیشانە بکەین لە الله سبحانه وتعالى نزیک دەبینەوە؟ بەڵێ جوانە، حەدیثێکی قودسیە. ئەوە ئەساسە بەڕاستی کە ئینسان ڕێگاکە بزانێت کەوا لەو ڕێگایەوە نزیک دەبێتەوە لە الله سبحانه وتعالى. اینجا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو قسانە دەکات، ئەو فەرمودانەی کەوا هەیە، ئەو ئاەتانە کەوا هەیە، هەمووی کە لە بواری نەزەریەوە ئینسان علمیە بێ، اینجا دەیکاتە چی؟ بواری عملی و جێبەجێکردن و تەطبیقەوە. ئەوە حەدیثێکە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەدیثێکی قودسیە کە الله سبحانه وتعالى دەفەرمێت من عادى لي وليا فقد آذنته بالحرب. بزانە ئەو کەسانەی کەوا ئەیانەوێ ببینە وەلی، دۆستی الله سبحانه وتعالى، نزیک بن لە الله سبحانه وتعالى، ئەگەر هات و هەر کەسێک ئەزیێتیان بدا فقد آذنته بالحرب، وەکو چۆن بڵێ ئیعلانی شەڕە لەگەڵ ئەو کەسەی کەوا ئەزیێتی وەلیەک دەدات، مسلمانێک دەدات کەوا بۆ خوا سڵحاوە، نزیکە لە الله سبحانه وتعالى. ئەو شەڕە لە نێوان کێیە؟ لە نێوان ئەو کەسەی کەوا شەڕەکەی بەرپا کردووە لەگەڵ الله سبحانه وتعالى. کەس دەتوانێت شەڕ بکات لەگەڵ الله؟ مەگەر یەکێک قوربەسەر بێ، نەکبەت بێ، کێ دەسەڵات اللهی هەیە؟ الله عظيمة، الله ولله السماوات والأرض، ولله خزائن السماوات والأرض، ولله جنود السماوات والأرض، على كل شيء قدير. عظمتي خواي پروردگار. إنسان ككاتك عظمتي خواي پروردگار زاني كالله أو إنساني دروس كردوا خاون أو عظمتيه، خاون أو بنوريه، إنسان أبيه بزانت كوا شون زيك دبيته ولا أو الله. باشا
وما تقرب إلي عبدي بزان أما ڕێگاکەیە وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته مما افترضت عليه يعني هیچ شتێک وەکو ئەو فەرزانە خۆشەویست نین لای الله سبحانه وتعالى ئەو فەرزانەی کەوا فەرزی کردووە لەسەر عەبدەکانی زۆر خۆشەویستە ئینسانیش بەو ڕێگایە جێبەجێکردنی فەرزەکان نزیک دەبێتەوە لە الله سبحانه وتعالى جا بۆیە ئازیزان ئێمە ئەوانەی کەوا فەرزەکانە ئەبێ بزانین چی فەرزە لەسەرمان ئەوە علمێکە واجبێکە لەسەر ئینسان ئەوەی کەوا فەرزە ئەبێ بیزانێت یعنی شتێک نییە بڵێ نابێ بیزانم نا هەر فەرزێک کەوا فەرز کراوە لەسەرمان ئەبێ ئینسان بیزانێت لە ڕێگەی ئەو فەرزانەوە و جێبەجێکردنی ئەو فەرزانەوە تۆ نزیک دەبیتەوە لە الله سبحانه وتعالى ئەمە ڕێگایەکی تر وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل بەردەوامە عەبدەکەم کەوا لە من نزیک دەبێتەوە بەچی بە جێبەجێکردنی نافیلەکان سنەتەکان ئەوە زۆر مهمە کەوا ئینسان بە چاوێکی کەمەوە تەماشای سنەتەکان نەکا بەڵکو پێچەوانەوە بە چاوێکی گەورەوە تەماشا بکات چونکە ئەویش ڕێگایەکە بۆ نزیکبوونەوەی عەبد لە الله سبحانه وتعالى جابا ئێمە لە ژیانی خۆمانە تەماشا بکەین ئایا گەشتونێتە ئەو ئاستەی لە ڕێگەی فەرزەکانەوە ئێمە نزیک بینەوە لە الله سبحانه وتعالى ئایا ئێمە سنەتەکانمان نافیلەکانمان جێبەجێ کردووە لە ژیانی خۆمانە طبعا ئەو بابەتانەش مامۆستایان چییە لە گوێرەی یان بە گوێرەی توانە فاتقوا الله ما استطعتم يعني ئەوەی کەوا لە ئیستیطاعی تۆ هەیە لە ئیستیطاعی من هەیە لە توانای من هەیە ئەگەر نەمکرد ئەوە کەمتەر خەمم شتێک ئەگەر لە توانای منە نەبێت ئەو وەختا چێتە بابی چیەوە عدم الاستطاعة لا يكلف الله نفسا إلا بزانە إلا وسعها يعني ئەوەی کە لە توانای تۆدایە بەڵام ئەوەی لە توانای تۆدایە ئەتوانی بیکەی هیچ ڕێگرێک نییە مەگەر ڕێگرەکان نەزانی چی بێ تەنبەڵی مەگەر ڕێگرەکان نەزانی چی بێ زان چییە مۆبایل باشە هەندێ جار سبحان الله دانیشین بە دیار مۆبایلەوە سەعات 2 3 4 منە لە خۆمەوە دەست پێ دەکەم هەرێکێ لە ئێوەش ئیتر بە ئەندازەی زیاد کەم باشە هەیە ئێستا بڵێن گومانی چاکەمان هەیە بەو مەجلیسە بەڵام هەیە نوێژەکانشی لەسەر دادەنێت باشە خەریکی یاریە خەریکی شتێک نییە بڵێ خزمەتی دینیش بکات حتا تەنانەت خزمەتی دینیش بکرێت ئایا ئەبێ من بۆ نمونە بانگەواز دەکەم وەکو کابرایەک وتی کاتێک جیاد بوتی کاکە ئێمە خەریکی جیادین نوێژ لێگەڕێ یعنی جیاد زۆر پلەیەکی زۆر بەرزە بەڵام نوێژ جارێت دوای هێتو جیادەکە بۆ چی دەکەی بۆ نوێژەکە دەکەی وانە نابێ گەر بڵێ وەڵایسە بۆ نمونە من شەو نوێژ دەکەم نوێژی بەیانیم لە دەست بچێ کامیان باشترە شەو نوێژەکە بەردەوام بم و نوێژ بەیانی نەکەم هابزانە ئەمە تەلبیسی ئیبلیسە نا جا بۆیە مەگەر بربەستێک ئەگەر بربەست نەبوو ئەبێ ئەوە تۆ لە توانای تۆدایە ئەبێ تەقواتە بێ ئەبێ جێبەجێ بکەی ئەبێ فەرزەکان جێبەجێ بکەی و هەروەها سونەتەکانیش بۆ ئەوەی نزیک بیتەوە لەخوا زیاتر نزیک بیتەوە بزان نەتیجەکەی چییە مامۆستایان ئەگەر هاتوو ئینسان لە ڕێگەی فەرزەکان و سونەتەکانەوە نزیک بووە لە خوای پەروەردگار حتى ئوحیبە چی مەرتەبەیەکە وەڵای ئینسان شەرم دای دەگرێت یعنی بگاتە ئەو ڕادەی بڵێ الله سبحانه وتعالى ئەڵێ ئەو شتانە بکەن تۆ دەبیتە ئەو کەسەی کەوا من خۆشم دەوێت یعنی ئینسان تەماشا دەکەی سا هەنێ خۆشەویستیمان هەیە خۆشەویستی دایک و باوک بۆ منداڵ لە نێوان هاوسەرەکان خۆشەویستی تر هەیە بۆ نمونە
ئەمانە بەڵام بێ خۆشەویستیەک کە خۆشەویستی لە نێوان عەبد و ئەڵڵا بێت. یعنی ئەڵێ تۆ ئەو شتانە بکە ئەبێتە مای چی دەرەنجامەکەی خۆشەویستی ئەڵڵا سبحانه وتعالى. دوای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کێیە؟ ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت. بزانم گفتوگۆ بکەن مامۆستایان لە نێوان ئەبوو بەکر ئینجا حەنظەڵە. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ بە حەنظەڵە ئەڵێ کەیفە ئەسبەحتە یا حەنظەڵە. ئەو پرسیارێکە طەبیعیە، دوو ئینسان دوو مرۆڤ دوو خۆشەویستەگەنە یەک پرسیارەکەن وەزعت چۆنە لە چی دای؟ ئەوش ئەڵێ وەڵی وەزعم خراپە. بۆ یا حەنظەڵە؟ وەڵی قەد نافەقە حەنظەڵە. خەتەرە کاتبی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نزیکە لە پێغەمبەرەوە حەنظەڵە بگاتە یعنی شکێک و گومانێک کەوا نیفاقی کردبێ بابەتەکە خەتەرە. یەکسەر ئەبوو بەکر ئەڵێ سوبحان الله بۆچی دەڵێ ئەی حەنظەڵە؟ وتی وەڵی کە کاتێک لای پێغەمبەرە بین عەلەیهی السەڵات وەسەلام باسی بەهەشت و ئاگرمان بۆ دەکا وەکو ئۆتانێک کەوا دەیبینین، کە کاتێکیش هەڵەسین لای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەچینەوە بۆ لای خێزانەکانمان بۆ لای منداڵەکانمان ئیتر مەشغوڵە بین بە خێزان و بە منداڵەوە و یان بە ئیش و کار و دنیایەوە ئەڵێ سوبحان الله هەر هیچمان گوێ لێ نەبووە. ئەوەش ڕاستی نیفاق. چی ئەڵێن؟ نیفاقە؟ نیفاق نییە؟ کورە ئەبوو بەکری شاڵەیە کورە وەڵا حەنظەڵە خۆ منیشوە هەموومانمان خوا پەناماندا با زوو بڕۆین بۆ لای مامۆستای مرۆڤایەتی بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەربارەی ئەم قەزیە پرسیارکەین بزانمە چییە. ئێستا ئێمە چینە نوێژەکان دێینەوە خوا ناشکریش لەبێت لە نوێژەکانیش لە خوتبەی جومعە هەندێکی هەر خەوی دێ هەندێکی نازان مامۆستا چی دەڵێت دەگەڕێت شۆتر خاتونیش لە ماڵە پرسیار کارە گوێتان لە چی بوو باسی کرا وەڵا نازانم هەر بۆ خۆی قوتار دەکات. ئەلموهیم ئەچنە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام باسی وەزعەکە دەکەن باسی وەزعەکە دەکەن. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بزانە ئینسانی مڕەبی بەو شێوازە تربیەتی کێ دەدات؟ تربیەتی ئەسحاب دەدات. تربیەتی ئەسحاب دەدات. ئەوە شتێکی سروشتیە پیان دەڵێ و شتێکی سروشتیە کە لای ئێمە لای من دەبن ئاو بۆ شێوازەیە. بەڵام یا حەنظەڵە پێی دەڵێ یا حەنظەڵە ساعة وساعة ساعة وساعة ساعة وساعة. یعنی ئینسان بتوانێت ئاوها کاتەکانی دابشکات. ئەمە پەروەردەکردنە کە تۆ ساعەتێک بەجددی ئەو کارانە بکە کەوا لە خوای پەروەردگار نزیکت دەکاتەوە. ساعەتێکیش لە خزمەت ئەو ئیشانە بە کەوا هەروەها نزیکت دەکاتەوە لە پەروەردگار. یعنی ئینسان کەوا کاتێک لەگەڵ ماڵ و منداڵی دەبێت لە خزمەت ماڵ و منداڵی دەبێت لە پەروەردەکردنی ماڵ و منداڵی دەبێت لە گفتوگۆکردنێک دەبێت لەگەڵ ماڵ و منداڵی خزمەتی ماڵ و منداڵی دەکات. اینجا هەروەها ئیشێکی حەڵاڵ دەکات خەریکی زانستە خەریکی بانگوازە خەریکی جیهادە خەریکی پەروەردەکردنی نەوەیەکە کەوا بۆ خوا سوڵحاو بێت کەوا خزمەتی ئەم دینە بکات خزمەتی ئەو وڵاتە بکات دڵسۆز بێت دەستپاک بێت ئەمین بێت. ئەمە هەمووی چییە؟ ئەمە هەمووی کارێکە کەوا تۆ نزیکەکاتەوە لە ئەڵڵا سبحانه وتعالى. ساعة وساعة يعني ساعتەکەی تریش کەوا لە غەیری عیبادەتە لە غەیری تەطبیقکردن و جێبەجێکردنی فەرزەکان و سونەتەکانە ئەوەش هەر عیبادەتە. بۆیە بەو شێوازە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام سەحابەکانی پەروەردە دەکرد کەوا چۆن نزیک ببنەوە لە ئەڵڵا سبحانه وتعالى. ئەگەر تەماشای پەروەردەی پێغەمبەر بکەین عەلەیهی السەڵات وەسەلام شێواز و ئوسلوبی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بۆ پەروەردەکردن هەندێک جار بە چیرۆک بووە بە چیرۆک خەڵکی پەروەردە کردووە سەحابەکانی پەروەردە کردووە.
خەبابی کوڕی ئەرەت ئەچێتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە لە کاتی عەهدی مەککیە. زۆر سەحابەکان ئازارە کێشن، ناڕەحەتن. خەبابیش دەڕوا بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەڵێ وەزعی موسڵمانان بەو شێوازەیە یا ڕەسوول الله ئەلا تەدعو لەنا، دوعامان بۆ بکە یا ڕەسوول الله، خوای گەورە دەرگایەکمان لێ بکاتەوە، سەبڕمان پێ ببەخشێ. بەڕاستی ئەو تەعزیب و ئازاردانەی قوڕەیشیەکان زۆر بە ئێشە، تحملی دەوێت، سەبری دەوێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی پێشی خۆیان بۆ ئەێنێتەوە کەوا ئیمانداران پێش ئەمان چیان بەسەر هاتووە کە بە منشار لەت کراونەتە دوو بەشەوە، لەگەڵ ئەوەشا لەسەر دینەکە بەردەوام بوون. فێریان دەکاکەوە سەبر بگرن، نزیکتان دەکاتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. بەڵام دەڵێت وەلاکینەکم قەوم تەستەعجیلون. هەندێک جار ئازیزان لە ڕێگەی سەبرەوە تۆ نسرت دەست دەکەوێت، لە ڕێگەی سەبرەوە تۆ ئەجر و پاداشتێکی فراوانت دەست دەکەوێت. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بنەماڵەی یاسر دەبینێت کەوا چۆن ئەشکەنجە دەدرێن. بزانە پەروەردەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەبینێت، بەڵام لەو حاڵەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ کاردانەوەیەکی نابێت. چی پێ فەرمێ؟ چی بە ئالی یاسر فەرموو؟ فإن موعدكم الجنة. ئەمە نزیک بوونەوە نییە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. ئینسان کە کاتێک نزیک ئەبێتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا هەم لەم دنیاە بەختەوەر دەبێت، ئاسوودە دەبێت، خوای گەورە خۆشی دەوێت، خوای گەورە دەیکاتە وەلی خۆی، دەگەڵیدا دەبێت. ئەلەیس الله بکاف عەبدا. اینجا لە ئاخرەتیشا دەیباتە بەهەشتەوە. باشە ئینسان بۆچی نزیکە بێتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا؟ بۆ ئەوەی ئەڵڵا سوبحانە وتەعالا ڕەحمی پێ بکە، بەزەیی پێ بێتەوە و هەروەها بۆی بیخاتە ناو بەهەشتەوە. فإن موعدكم الجنة. کە کاتێک بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە ئەو ئاەتانەی باسی بەهەشت دەکا کەوا مسلمانان هان دەدات کە ئەو ڕێگایە بگرێ و بەرەو بەهەشت بڕات، لە کاتێکا کەوا جیهاد دێتە پێشەوە، ئەمە طبعا لە مەدینە دەبێ، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ قوموا إلى جنة عرضها السماوات والأرض. ئەمە هاندانە، فەرمون کێ ئەوێت بچێتە بەهەشتێکەوە کەوا پانیەکەی وەکو قەد ئاسمان و زەویەکانە، یەکی ئەوەی ناوێت بچێتە بەهەشتەوە. یەکێک لە سەحابەکان چی پێ دەبێ؟ کێ دەزانێ؟ خواردنێکی پێ دەبێ، خورما، حەزی لە خورمایە، حەز لە خورمایە، تەواو شادی بۆ تو خورمای پێ دەبێ. خورما ئەڵێ وەڵڵی من ئەم خورمایانە بخۆم ئینها لە حەیاتم طەویلە، بەڕاستی ئەمە ژیانێکی زۆرە، حتا ئەو خورما دەخۆم و اینجا دوای بڕۆم تەلبیەی ئەمرەکەی پێغەمبەر بکەم عەلەیهی سەڵات وەسەلام کە مەبەست ئەوەیە کە بگەمە بەهەشت. خورماکان فڕە دەدا و دەڕوا بۆچی؟ بۆ جیهاد. بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە چی شێوازێک سەحابەکان پەروەردە دەکات کەوا کردداری عەمەلی. باشە ئێمە شتێکمانەیە، دوو قومانەیە، قوم باشە، دوو قومان هەیە لە قورئان. چی و چین؟ مامۆسا؟ ئاها، هەردووکی بە کێیە؟ بۆ کێیە؟ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. لە سوورەتی مزەمل چیە فەرمێت؟ قومی اللەیلە. لە سوورەتی مدەثر چیەڵێ؟ قم فەئەنذر. قومی اللەیلە نێوان کێیە؟ عەبد و ئەڵڵا سوبحانە وتەعالا، کە مەبەستی چییە؟ شەونێژە. باشە شەونێژی پێغەمبەر چۆن بوو عەلەیهی سەڵات وەسەلام؟ وەڵای پیا و شەرم دەکات باسی دەکات، وانە؟ یعنی بەڕاستی ئەگەر تەماشای شەونێژی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام، عایشە بۆمانە گێڕێتەوە.
کە هەتا سەحابەکانش پێیان فەرمووە باشە یا رەسوول الله تۆ ئەو کەسەی کەوا قەد غەفەر الله لەکە ما تەقەدەمە من ذەنبیکە وما تەئەخەر. ئێستا ئێمە یعنی هەندێک جار خۆمان بە شتە زانین لە بانگەوازێکە بین ئەو دینە جوانە بڵاو بکەینەوە خۆمان بە فێرخواز بزانین بێن بۆ نمونە لە شوێنێکی ئاوها بخوێنین نوێژێک و تاعەتێکمان هەبێ ئیتر لە خۆمان بایی دەبین وانە کە شتێکی زۆرمان کردووە. ئەگەر ئەومان پێ بوترێت کەوا لە گوناحەکانتان خۆش بووە ئەوەی کەوا کردوتانەوەشی کەوا دەیکەن کابراڵی تر تەواو هیچ ناکەن بۆ خۆمان چوار مشقی دانیشین و تەواو نە ئێمە الله سبحانه وتعالى فێرمان دەکا فاعبد ربك حتى يأتيك اليقين. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو ئاەتە دەزانێت هەتا ڕۆژی ئەوەی کە مەلەک المەوت بێ ڕۆحمان کێشی ئەبێ ئێمە بەردەوام بین لە چی؟ لە عیبادەتی الله سبحانه وتعالى لەو کارانەی کەوا لە خوا نزیکمان دەکاتەوە. پێغەمبەر عليه الصلاة والسلام کە وایان پێ فەرموو چی وت؟ بزانە ئەوە نیعمەتێکە ماوەستایان خۆشەویستان نیعمەتێکە الله سبحانه وتعالى بەو عەبدەی دەدات. خوای گەورە موفقی کردووە عەبدی وا هەبوو ئەڵێ 40 ساڵ هەوڵمدا و مجاهدەی نفسی خۆم کردووە کەوا شەونێژ بکەم 20 ساڵ ئەڵێ دوای 20 ساڵی تر ئینجا لەزەتی ئەو شەونێژەم چەشتووە. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئینسان کە بیر کاتەوە کە کاتێک کە شەونێژی دەکرد ئەو مناجاتە معاذ ئەیگێڕێتەوە کە یان حوذەیفەیە والله أعلم لەگەڵ پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەڵێ نوێژم کرد ڕێ سوورەتی بەقەرەی خوێندوتم تەواو هەر تەواو نەبوو هەتا دوایەوە سوورەتی ئال عیمرانی خوێند ئینجا دوای ئەوە ئەڵێت هەوە دوای سوورەتی نیسا ئەڵەیتر هەمەمت و یعنی وەک چۆن بڵێیتر هاتە خەتەرەیەک هاتە دڵما کەوا نوێژەکە بەجێ بێنم لەبەر ئەوەی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ شێوازە نوێژی کردووە. ئێمە ناڵێن ئێمە ئەڵێن کاکە ئێستا هەر وترەکە یەک ڕکعاتیش بکە بەس وترەکە بکە کاکەوە ئەضعف الئیمانە. اینجا قم اللەیلە زۆر گرنگە بۆ هەموو فێرخوازێک بۆ هەموو تاکێک بۆ هەموو طالب علمێک بۆ هەموو بانخوازێک بۆ هەموو قادەیەک سەرکردەیەک مامۆستایەک قم اللەیلە بەشێکی هەرە بێ مامۆستایان چونکە تۆ مناجات دەکەی لەگەڵ الله سبحانه وتعالى لە کاتێکە کەوا خەڵکی زۆربەی زۆری چییە؟ نوستووە ئاوهایە پەروەردەکردن. ئەڵێ سەحابەکان هەتا ئەم حەبیبە دایکی ماداران ئەیگێڕێتەوە ئەڵێ بەو شێوازە شێوازی نوێژکردنی پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام ئەڵێ کە کاتێک ئاوها بیستمان واللهی وازمان لە شەو نوێژ نەهێنا سەحابەیە تریشاڵێ ئەو حەدیسەم بیست وازم لە شەو نوێژ نەهێنا سەحابەیەکی تریشاڵێ ئەو حەدیسەم بیست وازم لە شەو نوێژ نەهێنا بۆ شێوازە شەو نوێژم دەکرد. جا ئێمەش با بەشێکمان هەبێ با بچینە بواری تەطبیقەوە کردداریەوە کە کەوا شتێک ئەیبیسین ئەیزانین بەشێکمان هەبێ ئەوە لە نێوان عەبد و الله سبحانه وتعالى چونکەوە زادت پێ ئەبەخشێ خۆراکت پێ ئەبەخشێت ئەو ڕوحە پێویستی بە چییە؟ بە زادە زادێکی تر چییە؟ قم فەئەنذیر. مامۆستایان بیرمان لەوە کردوتەوە ئەگەر تەماشای نەخشەی عالەم بکەین تەماشای ژمارەی خەڵکی بکەین لەسەر ئەم زەویە چەندێکە ئێستا 8 ملیارە وانە چەندێکی موسڵمانە بڵێ ملیارێک و شتێک 2 ملیار چەندێ لەو موسڵمانانە پێویستی بە بانگەواز و تەوحیدە وانە ئەمە مەسئولیەتی کێیە؟ مەسئولیەتی کێیە؟ با بەواز لە عالەمیش بێنە لە تەنیشتی خۆت ناو ماڵی خۆت ناو خێزانی خۆت ناو عەشرەتی خۆت ناو گەڕێکی خۆت ناو اینجا کۆمەڵگاکات لە نێو
دەوڵەتەکەت نێو ئومەتەکەت اینجا ئەو کەسانەی کەوا هەر بێبەشن خەڵکی وا بۆ وتیتی وەڵڵاهی ئێوە تاوانباران ئەیبان خوازان کەوا ئێمە لەناو ئاگرا بووینە هەر لە دنیا کەسێک نەهاتووە دەستمان بگرێت قسەیەکمان بۆ بکات کەوا ڕێگامان پێ بشاندات ئێستا ممکنە یەکێک لە جەنابتان بڵێن مامۆستا ئێستا ئیقامە حوجە کراوە بە شێوازێکی گشتی ئێستا ئەم سۆشیال میدیا هەیە و کەناڵەکان هەیە و گشتی ئەوە کەس پێویستی بە داوای فەردی نییە وان نییە بڕواب کە زۆر کەس هەیە پێویستی بە داوای فەردی هەیە تۆ ئەگەر بتەوێت جیلێک پەروەردە بکەی ئەبێ بە داوای فەردی پەروەردە بکەی ئەبێ بگەڕێتەوە بۆ داوای فەردی یانستا ئەم جۆرە سیمینار و دیدارانە پێوترێ بانگەوازی گشتی بەڵام تۆ ئەتەوێ پەروەردەیەکی سەحیحی بکەی لەگەڵ یابی بڕواب کە جارێ منداڵەکە لە دایک نەبووە ئەبێت تۆ خەمی ئەوە بخۆی کەوا چۆن ئەو منداڵە پەروەردە بکەی یعنی ئەو دوو کەسە کەوا ئەبن بۆ یەکتری بەڕاستی ئەبێ خەمی ئەوەیان هەبێ هەروەکو چۆن ئەڵێن بە باوکی سەلاحەددینی ئەیوبیان وتیان بۆ ژن نایەنی وتی جارێ ئەو ژنم دەست نەکەوتووە یان من بە تەمام ئەو ژنە بێنم کەوا منداڵێکم لێی بێ قودس ڕزگار کات بزانە سەیر ئەو هیممەت بەرزیە سەیر ئەو دیاریکردنی ئامانجا ئەڵێ سوبحان الله تر لە قەسری عیمادەدین زەنکی ئوارە دەبێ لەوێش ئافرەتێک دەبێ سوبحان الله ئەو پرسیارەش دەکەن لەو ئافرەتە ئەڵێ منیش پیاوێکم دەوێت کەوا منداڵێکمان ببێ قودس ڕزگارکە ئەڵێ قەدەری خوای پەروەردگار ئەو دوو کەسە ئەگەن بە یەک دوای کیان دەبێ سەلاحەددینی ئەیوبی باشە جا بۆیە مامۆستایان مەسەلەی پەروەردە پرۆسەیەکی زۆر گرنگە من زۆر جاریش بە مامۆستایان و خوێندکاران فێرخوازانی خۆمان لە ژیار وتومەوەی کە لە دەرسی سیرە بەشدار بووە کاکە با پرۆژەیەکمان هەبێ پرۆژەیەک تۆ ئەگەر منداڵێک تەیە دوو منداڵتەیە سێ منداڵتەیە یەکێکیان بیخ ئەو پرۆژەوە با ئەو پرۆژەی تر ئاوا با خزمەتی دینی خوای پەروەردگاری پێ بکرێت پەروەردەی کە بیکە پرۆژە بۆ خۆت پرۆژە بەس یەک منداڵ ئیکاکە سەلاحەددین نەفەرێک بوو دوای بۆ ئەو قائیدە دوای توانی کەوا قودس ڕزگار بکات و هەروەها لە مێژووی ئەو ئیسلامە لەو ئومەتە کەڵەپیاوی زۆرمان هەیە ئێمە بۆیە مەسەلەی پەروەردەی کردداری زۆر مهمە لە نەزەڕێکەوە فێری بکە بەڵام فێری ئەوەشی بکەکەوە کە کاتێک تۆ باسی ڕێزگرتن دەکەی کەوا منداڵ ڕێز لە دایک و باوکی بگرێ ئیخۆبێل بە کردار بیسەڵمێنێت هەرەوە نەبێت وەکو بلبل وەکو بەبەغا هەموو علمەکە بزانێت ولا تقل لهما أف بزانێ بەڵام چییە کورە نەکو ئوف هەندێک جار دەستیش بەرزەکاتەوە هەندێک جار زمانیشی بۆ دەرێنێ و قسەشی پێ دەکات ئیکوا کردارێکە نە ئەبێ کردداری یعنی بچینە لە قاڵبی نەزەریەوە بچینە قاڵبی عملی تطبیقی کردداری ئەوە زۆر مهمە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە پەروەردەی سەحابەکانی کردووە هەروەها لە ڕێگەی ئامۆژگاریەوە یعنی لە ڕێگەی ئامۆژگاریەوە ئەوە کێ عێرباضی کوڕی ساریە گێڕێتەوە بۆمان دەڵێ ڕۆژێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نوێژێک لە دوای نوێژە وعظنا موعظة بليغة ذرفت منها العيون يعني چاوەکان فرمێسک هاتە خوارەوە ووجلت منها القلوب دڵەکانیش مچورکە هات پێ لە گرنگی و کاریگەری ئەو موعظە و ئامۆژگاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە سەحابەکان وانەی کەوا دانیشتوو بوون لە وتیان یا ڕەسوڵ اللهەوە وەک چۆن بڵێ کۆتا مەوعیظەیە بە چۆن بڵێ بەجێمانەیەڵ یا ڕەسوڵ الله اینجا پیان فەرموو یا ڕەسوڵ الله ئەوسینە بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە چی وەسیەتیان دەکات قال أوصيكم بتقوى الله والسمع والطاعة كوا إنسان تقواي خواي پروردگاری هەبێ و سمع و طاعی هەبێ ئێمە ئومەتێکین مامۆستایان ئەبێ بەڕاستی ئەو سمع و طاعەیە بە جوانی تێبگەین لێی ئێمە ئومەتێکین ئەبێ بڵێن سەمیعنا و ئەطعنا وەکو منافقەکان نەبێت کەوا ئەڵێن چی
سمعنا وعصينا. يعني أو ملة أو أمة براستي أجر هۆشیار نەبێتەوە لەو بازنە ئەخولێتەوە خوا پەنامان بدات کەوا گوێ ئەگرن بە جوانیش گوێنە ئەگرن دوایی چییە ئەڵێن عەسەینا سەرپێچی خوای پەروەردگارەکەن تاوانەکەن. ئینسان ئەبێ نە ئینسانی مسلمان تەقوای خوای پەروەردگار هەبێ بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو شێوازە ئاراستەیان دەکات کەوا تەقواتان هەبێ تەقوا دەتگەیەنێ بە ئەڵڵا سوبحانە وتەعالا نزیکت دەکاتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا دوایی سەمع و تاعەت هەبێ شتێک گوێی لێ دەگری اینجا دوای ئەوە جێبەجێشی بکە جێبەجێ بکە گۆڕایەڵ بە ئەم ئومەتە ئەبێ ئەگەر بێوێ عزەتی بۆ بگەڕێتەوە ئەبێ بەو شێوازە بچێت پێداچوونەوە بە پەروەردەی خۆی بکات بە پەروەردەی ئەفرادەکانی بکات بەو شێوازە ئەفرادەکانی پەروەردە بکات اینجا دوای ئەوە گۆڕانکاریش دروست دەبێت. ئینسان ئەگەر لە خۆیەوە گۆڕانکاری دروست نەکە چۆن گۆڕانکاری دروست دەکات؟ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. إنسان أبي لخويو دەست پێ بکات لە خۆیەوە جارە خۆی پەروەردە بکات ئەم پەروەردەکردنەش ئینسان بە تەنیا ناتوانێ بژێت یعنی بڵێ کاکە من خۆم پەروەردەکەم و عیلاقەم بە خەڵکەوە نییە نە تۆ کائینێکی فەردێکی سروشتەکەت وایە کەوا لە ناو خەڵکا بژی. اینجا ئەو کەسەی چی کەسێک باشترە؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەو کەسە باشەکەوە اختیڵات و تێکەڵاوی لەگەڵ خەڵکاکە باشە دوای ئەوەشی وەیەصبر على ئەذاهم ئەگەر هاتو تووشی ناڕەحەتیەک بووی ئێستا ئێوە بڵێن ئەوانەی خوشکانمان باڵا پۆشن باشە هەندێکیان نیقابن کەوا تانە و تەشەرەیەکیان لێ دەدرێ فەصبری على ئەذاهم ئەوانە ئەیانەوێت تۆ ساردکەنەوە ئەیانەوێت تۆ ئەزیەت بدەن ئەگەر تۆ سەبرت نەبێ ممکنە بڵێ چی وەڵای من تااقەتی ئەو سەرپۆشەم نییە ئەوم بۆتە عیبدار بۆم هەتا بۆتە بربەست لە کولێ وەرناگیرێم لە وەزیفە وەرناگیرێم نازانم چی ئەمانە هەمووی چییە شەیطان و جنودەکانی شەیطان ئەم شتانەوە ئەکەن کەوا تۆ عەزیەت بدەن ئەبێت تۆ سەبرت هەبێ بانخواز فێرخواز ئەبێت سەبری هەبێت. جا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە سەحابەکانی پەروەردە کردووە. هەروەها نمونە بەڕاستی زۆر زۆرە. یەکێک لە نمونانەی تر ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لە ڕێگەی چی تەرغیب و تەرهیبەوە یعنی خەڵکەکەی هان دەدات کەوا بەرەو بەهەشت بڕۆن بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار بڕۆن بەرەو نزیک بوونەوە لە خوای پەروەردگار بڕۆن هانیانی دەدا و هەروە تەرغیبیانی دەکرد لە هەمان کاتشە تەرهیبی هەبوو یعنی ئینسان وەکو باسمان کرد کەوا ئێمە هەر چۆن ئەو فەرمودەی قودسیەکە باسی ئەوەی کردکەوە لە ڕێگەی فەرزەکانەوە نزیک دەبینەوە لە خوای پەروەردگار هەروەها ئێمە عیبادەتێکمانەیە ناوی عیبادەت و تەرکە. کێ دەزانێت عیبادەت و تەرک یانی چی؟ پەرستشی وازهێنان یعنی وازهێنانە و پەرستشیشە عیبادەتیشە. بارك الله فيك مامۆستا. عیبادەت و تەرک یان فەرائض و تەرک ئەوانەیە ئەو شتانەی کەوا ئەبێ ئینسان وازیان لێبێنێ فەرزە وازیان لێبێنێ وەکو تاوانە گەورەکان عارە خواردنەوە زینا اینجا شرک اینجا دوایێت یعنی ئەو معاسیانی کەوا گەورەن عقوق الوالدین و تاوانی تر ئیترەوانی کەوا باس کراوە تاوانی گەورەیە ئەوە پێی دەوترێ عیبادەت و تەرک یعنی کە کاتێک تۆ تەرکی شتێک دەکەی لەبەر ئەڵڵا سوبحانە وتەعالا عیبادەتە لە ڕێگەی ئەو عیبادەتشە تۆ نزیکە بیتەوە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا. یعنی ئەو کەسەی کەوا واز لە سفوری دێنێت ئەوە عیبادەتە دێت باڵاپۆش دەبێ ئەوە عیبادەتە واز لە عارە خواردنەوە دێنێت واز لە گوێگرتن لە مۆسیقا دێنێت گۆرانی دێنێت واز لە هەر تاوان و معسیەک دێنێت ئەمە عیبادەتە. ئینسان لە ڕێگەی ئەو عیبادەتە شەوە ئینسان دەتوانێت چییە لە ئەڵڵا سوبحانە وتەعالا نزیک بێتەوە. بابەتەکە بەڕاستی زۆر هەڵدەگرێت ماوەکەشمان با ئەوەندە زیاتر نەبێ تووشی مەلەل نەیەن ئینسان دەتوانێت لە ڕێگەی قورئان خوێندنەوە لە ڕێگەی ذیکرەکانەوە
لە ڕێگەی تەطبیقکردنی و جێبەجێکردنی سونەتەکانەوە ئەمانە هەمووی چییە؟ هەمووی ئەتوانێت نزیک بێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە تەعالا. ئەو شتانی کەوا دانراوە تۆ دەتوانیت بە هەموو شێوازێک ئینسان دەتوانێت لە ڕێگەی زیکرەکانەوە مامۆستان پارەشی تێ ناچێت. یعنی تۆ زیکرێک دانیشی لە ماڵە دانیشیت قورئان بخوێنی لە شوێنی ئیشکردن تا زیکرەکان بکەی پارەی تێ ناچێت تۆ نزیک دەبیتەوە لە ئەڵڵا سوبحانەوە تەعالا. یعنی شتی هەندێک شتەیەکەوە تۆ دەتوانیت کەوا میزانی حەسەناتی خۆت قورس بکەیت. ئێوە میزانە قورس بەچی قورسەکەی؟ بە تاعات. بەچیش سووکی دەکەی؟ قورسی دەکەی لە لایەکی ترەوە بە تاوان، ئەوە بەڕاستیوە خەتەرە. فأما من ثقلت موازينه چییە؟ ئەی ئەوەکەی تر وأما من خفت موازينه خوا پەنامام داد. اینجا ئینسان کردەوەیەکیش بکات، کردەوەیەک فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. خی گەورە پاداشی خێرتان بداتەوە. بابەتەکان وەکو باسم کرد بابەتێکە بەڕاستی جێی ئەوەیە کە ئینسان زیاتر بخوێنێتەوە، ئیکتیفا بەم وتارە نەکات، بەم دیدارە نەکات، بەم سیمینارە نەکات، دەتوانێت زیاتر بخوێنێتەوە لەسەر شێوازی پەروەردەکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەحابەکان و بۆ ئومەتەکەی و چۆن ئینسان بتوانێت لە خوای پەروەردگار نزیک بێتەوە و هەموو ڕۆژێکی چییە؟ عیبادەت بێت. چونکەوە زۆر مهمە کە ئینسان ژیانی مردنی بۆ ئەڵڵا بێت سوبحانەوە تەعالا. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. ئینسان بەنیەتی چاک بە ئیخلاص هەر کردەوەک بکات ئەوە بەو کردەوانە نزیک دەبێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە تەعالا بە ئیخلاص بەنیەتی چاک وە کردەوەکەشی چی بێ؟ کردەوەکەشی شەرعی بێ، بە پێی شەرع بێت. ئەوە ئینسان دەتوانێت نزیک ببێتەوە لە ئەڵڵا سوبحانەوە تەعالا. داواکارم لە خوای پەروەردگار یارمەتیمان بدات زیاتر تێبگەین لەو دینە، علمان پێ بەخشێ، علمێک بێکەوە کردەوەی پێ بکەین و خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. زۆر خۆم بە خۆشحاڵ زانی و داواکەم لە خوای پەروەردگار ئەو وتاری کە داومانە یەکەم جار خۆم تەطبیقی بکەم، جەنابتانیش دوایی تەطبیقی بکەن بۆ ئەوەی بەختەوەری و ئاسوودەیمان دەستکەوێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.